بە تایبەت دەستنووری پارێزگای هەولێر مقدم دانا فەهمی وتەبێژی پۆلیسی کارەبای هەولێر میوانمە بەڕێز کاکدانە بەخێر بێت کۆمنتت چیە لەسەر ئەو دزیە لە شەقامی 120 مەتری هەولێر ڕووی داوە بەڕاستی کاک سەنگەر ئەمە دیاردەیەکی کامەران ئەفو ببوورە ئەمە دیاردەیە کە ئێمە تازە بیستومانە لەو شتە و بە دواداچینی خۆشمان کردووە لەسەر ئەو بابەتە و دڵنیاش بن تاوانبار دەستگیر دەکرێت بە پێی مادەی 444 دەیدێنێ دادگا سزای خۆشی وەردەگرێت و ئێمە پۆلیسەکانمان وەکو بەڕێبەراتی پۆلیسی کارەبای هەولێر دابشمان کردووە بەسەر سنووری پارێزگای هەولێر عامەتەن یعنی بەردەوام ئێمە بە دواداچوونەکەین بەڵام کەی ئەو ڕووداوی دزینی محاویلەیە دروست بووە ڕاستی ئێمە ئاگادار نەبووینە لە دزینی ئەو محاویلەیە تا ئێستا ئاگادار نەبووە لە جەنابتەوە بیستمان بە دواداچوونیشی بۆ دەکەین ئێمە لە ئێستاوە ئێمە بە دواداچوونی بۆ دەکەین ئینشاءالله تاوانبارش دەستگیر دەکرێت و بە سزای یاسایی خۆی دەگات باش ئەمە حالەتە یان دیاردەیە مەسەلەی دزینی محاویلە یان کێبڵی کارەبا یان تاوەر عەمود کاکەمەران ئەمە حالەتە نەبۆتە دیاردە و ناشبێتە دیاردە ئینشاءالله چونکە ئێمە پۆلیسەکانمان بە بەردەوام چاوکراوان دابەشمان کردووە بەسەر سنووری پارێزگای هەولێر هەر هەمووی و ئینشاءالله بە ماوەیەکی کەم بە ماوەیەکی کورت تاوانبار دەستگیر دەکرێت و دەدرێت بە دادگا باشە جەنابی مقدم تێگەیشتنت چ بوو پێت وایە ئەم جۆرە دزیە بە خەڵکی سادە دەکرێت محاویلەیەک لەسەر شەقامی 120 مەتری هەولێر و هەندێک جاری جێبیز دەبین لە دەوروبەری هەولێر ڕێکێکی گەورەی کارەبایە دوو تاوەر خەتەریەتی لەسرە بەخوە دەبێت تۆ کرێنێکی بینی دوو کەس بچێتە سەر ئەوەی کە لە عەموودە ئەوەش خۆ بە یەک نەفەر ناکرێت 4-5 نەفەر پێدوانی ئەمانە جلی وەزارەت بەکاربێنین ئەندازیاری شەبقە لەسەر بکەن کە ئەنەه ئەوانە وەزارەتی کارەبا تاوەکو گومانەکان بڕەوێتەوە دزن ئەمانە وەکو جەنابەت باس کرد ئەمانە پێیانەڵێن نەفس نزم هەموو حالەتێک هەموو شتێک بەکاردێنن بۆەوەی ئیشەکەی خۆیان بکەن ئەمجا ئایا وەکو جەنابەت دەڵێت کە جلی کارەبا لەبەرەکەن یان بە ئۆتۆمۆبیلی کارەبا دێن هەموو شتێکیان لەدەستێت بە خەڵکی سویل ناکرێت بە خەڵکی ئاسایی زۆر زەحمەتە ئەوە بکات يعني إلا إنسان بيد وكنت زنابشت باس كده دبي شارزاي هبي لبواري كهرباء. بدوايا معنا باندن يعني شخصا. بقناعتي إيمان ناكري باند بيت. ناكري باند بيت. يعني كم الله شخص. كم الله شخص يكن سيكس شاركس احتمال الشارزاي تيانا هبي شارزاي بلا بواري كهرباء. شكتو يسمى محاولة كهرباء حولاتي شيء بسيط ناتواني بسيط دسكاري محاولة كهرباء بكا. شكترسي وهي كهرباء ليدات. بەڵام ئەوەی کە ئەو ئیشاکە دەبێت شارەزایەکی هەبێلی باش سزاکەی چیە ئێستا ئەم حالەتانە دروست دەبن لەو شوێنانەی بەتابەتی لە هەموو عێراق ئەم حالەتە دروست وە خەڵکێک کە تەنیا مەبەستێتی گیرفانی خۆی پڕ بکە لە پارەی حرام ئەم کارانە دەکات سزای چییە سزایەکەی بەپێی یاسای 111 ساڵی 1969 هەموار کراو بە پێی مادەی 444 دەدرێ بە دادگا سزایەکەشی ئەگەر بێت و تاوانبار بە شەو دزیەکەی کرد بێت ئەبێتە زەرفی مشەدەد ئەمە ئەچێتە حالەتی جینایەتەوە ئەمجا ئەمێنێتەوە سەر ئەو دادوەرە سەیری زەرفەکەیەکات ئایا زەرفی مشەدەدە یا زەرفی مخەفەفە کەمترین سزای لە 5 ساڵ بەرەو سەرەوەیە کەمترین سزای لە 5 ساڵ بەرەو سەرەوەی ئەگەر شەو بێ زیاترە طبعا حالەتی مشەدەدە تەسەوڕ ناکەی زیاتر ئەمانە بە شەو بکرێ بۆ ئەوەی سەرنج بینەرانی بە شەو کراوە ئەو شاید حاڵانەی کە لە منتقەکە هاتوچۆ دەکەن ڕێبواران شەوە دەموچاویە نانەسرێتەوە دەڵێن خەلەلێکی کارەبایی هێمە دەمانەوێت چای بکەین لەوانەیە ینی حیساباتی خۆیان زۆر بۆ ئەم بابەتانە دەکەن من دەمەوێت هەموو کارتەکان کەشف بکرێ چونکە بەڕاستی ئەوە پەیوەندی بە ژیانی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە پێویستە بە دوواداچوون لەسەر ئەم کەیسانە بکرێ باشە تیمەکانی ئێوە بەس لە ناو شارن یان لە دەرەوەی شارشن لە ناوە شار هەمانە و لە دەروێ شارش هەمانە ئێمە وەکو بەڕێبەراتی پۆلیسی کارەبای پارێزگای هەولێر چەند وێزگە و چاکردنەوە و داهاتی وەزارەتی کارەبا هەیە پۆلیسەکانی ئێمە پارێزگاری لێکن حتا کۆگایەکانی وەزارەتی کارەبا پۆلیسەکانی ئێمە لێیە تیمی زیێدەڕۆیشمان هەیە بە بەردەوام ڕۆژانە دەرەچن بۆ نەهێشتنی زیێدەڕۆی کارەبا لەسەر پێوەرەکان جال
وەکو بەڕێوەبەرایەتی لە سۆرانەوە بگرە لە حاجۆمەرانەوە بگرێت تا وەکو دەگاتەوە ناو هەولێر هەمووی پۆلیسمان دابش کردوێمە. باشە ئێوە پێم وایە هەڵمەتی تەجاوزیشتان دەست پێ کردووە بڕینی تەجاوزینی کارەبای زێدەڕۆی تەجاوز باشە هەڵمەتەکە هەر بەردەوام باش ڕۆژانە سەبارەت بە دزیەکان لە ڕابردوو خەڵکتان دەگیر کردووە زۆر کەس دەژیر کراون زۆر کەس سزادراون بە مەبلەغێکی پارەی زۆر کە کارەبای سەتاڵ کردووە یا کارەبای لە پشتی پێوەوە ڕاششاوە ئەوەی باسی محاولێ دەکەم تاوەڕ دەکەم یان زیانیان گەیاندەبی بە تۆڕەکانی کارەبا شێوەیەکی حتمەن دەستگیر دەکرێن و دەدرێنە دادگا نیشانە دەگری بەداخەوە هەندێک خەڵک حتمەن دەستگیر دەکرێن و دەدرێنە دادگا. باشە سەبارەت بە تەجاوز من ئێستا هەندێک زانیاریم دەستکەوتووە باسدەوە دەکرێت ئەوانەی کە پارەیەکی زۆر لەلایەن مابوو بێ تا ئێستا پابەند نەبووبن بەدانەوەی قەرزەکانیان ئیجراعاتی ئەویان لەگەڵدا دەکرێت خەتەکانیان ببڕن هێڵی کارەبایان ببڕن. بەڵێ ئێمە تیممان هەیە بە بەردەوام ڕۆژانە دەرەچن لەگە بەڕێوەبەرایەتەکانی کارەبای 1 و 2 دەستنە سەر ئەو شوێنانەی کە پارەی کارەبایان زۆر لەلا نیانداوە هێڵەکەی دەبڕن و دەبێت مڕازعەی سەردانی بەڕێوەبەرایەتی کارەبا بکاتەوە بۆیە قەرزەکەی سافکە ئەمجا کارەباکەی بۆ بەستنەوە. باشە ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان ینی بۆ نمونە چۆن هاوڵاتیەک ئێستا بەداخەوە خەڵکێک هەیە دوکاندارە ئیشی کارەبا دەکات دەچێت کارەبای تەجاوز ڕادەکێشێ دەچێت خەتێکی تر ڕادەکێشێ لە بەردەمی ماڵێک 2 ماڵ 3 ماڵ ڕێنماییتان چێ بۆ هاوڵاتیان چۆن هاوڵاتی بزانێ ئەم کەسە فەرمانبەری حکوومەتە یاخودنا پێویستەکە هەر کاتێک کە کەسێک دەستکاری تۆڕی کارەبای کرد پۆلیس ئاگادار بکاتەوە ژمارەیەک هەیە یاخودنا. کاکەمەرە من لە ڕێگەی کەناڵەکەتانەوە داوا لە هەموو هاوڵاتیان دەکەم هەر دیاردەیەکیان بینی بە زووترین کات پەیوەندی بە پۆلیسەوە بکەن پەیوەندی بە وەزارەتی کارەباوە بکەن بۆی بۆ دواداچینی بۆ بکەین چونکە کارەبا موڵکی گشتیە بۆ خەڵکە ئەوەی تیا زەرمەند دەبێ هاوڵاتی سڤیلە ئەوەی تیا زەرمەند دەبێ بۆ ئەوەی کە تۆ ئەبینی سارەیەکە یان هاوڵاتیەکە دەستکاری محەویلەیەکە کات بە زووترین کات ئەتوانی پۆلیسی فریاکەوتن ئاگادارکەیتەوە کاکە حالەتێکی ئەوها هەیە پۆلیسی فریاکەتون یەکسەر ئەتوانێت ئێمە ئاگادارکاتەوە پۆلیسی کارەبا ئاگادارکاتەوە وەزارەتی کارەبا ئاگادارکاتەوە ئێمە ئەتوانین بە دواداچین. ژمارەتان هەیە ژمارەیەکی تایبەت ژمارەی تایبەت ناوەڵا هێلی گەرمانە ئەمە خراپ نییە ئەمە شتێکی خراپاتوانین لە داهاتوودا هێلی گەرمشدانی. باشە بۆ دزینی ئەو حالەتانە ضرور نییە کامیرەدا بنێن بە تایبەت لە شقامێک کامیرەی چاودێری زۆر زەرورە زۆر زەرورە لە هەموو شقامەکان کامیرەی چاودێری هەیە. باشە قسەی کۆتایی چێ لەسەر ئەم بابەتە قسەی کۆتاییم داوا لە هەموو هاوڵاتیان دەکەم کە هەر دیاردەیەکیان بینی سەبارەت بە دەستکاریکردنی محەویلەی کارەبا یان پێوەری کارەبا بە زووترین کات لایانی پەیوەندیدار ئاگادارکەنەوە. ئێمە کە هێڵی گەرممان نییە ئەتوانن پۆلیسی فریاکەوتن 104 ئاگادارکەنەوە بە زووترین کات ئێمە ئاگادارەکەنەوە ئێمەش یەکسەر تیمەکانمان نێنین بۆ شوێنی مەبەست. مقدم دانافەهمی و تەبێژی پۆلیسی کارەبای هەولێر زۆر سوپاس دەکەم مەمنون زۆر سوپاس.